يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لەم هەفتەیەدا کە ئێمە تیا بووین بابەتی خوێندکار و قوتابیەکانمان بابەتی گەرمی هەموو میدیا و ناو هەموو ماڵێک بوو. وەرگرتنەوەی نمرەی قوتابیانی پۆلی 12 کە زۆربەی ماڵتیایەتی و باقیش خەمی هەمومانە پێویستی بە قسە لەسەرکردن هەیە لە مینبەری مزگەوتەوە. وتاری ئەمڕۆمان بە ناونیشانی جۆرەکانی زانست و پەیامێک بۆ خوێندکاران و قوتابیان دەچینە خزمەت قورئانی پیرۆز. خوای پەروەردگار لە سوورەتی فاتیڕە ئاەتی 28 دەفەرمێ: ئەلەم تەڕە ئەنە الله ئەنزەلە منە السەماء ماء فأخرجنا به ثمرات مختلفا ألوانها ومن الجبال جدد بيض وحمر مختلف ألوانها وغرابيب سود ومن الناس والدواب والأنعام مختلف ألوانه كذلك إنما يخشى الله من عباده العلماء إن الله عزيز غفور. خوای پەروەردگار لەم ئاەتە قورئانیەدا هەموو جۆرەکانی زانستی ئەم سەردەمەی لە یەک ئاەتا کۆ کردوێتەوە. قورئانی پیرۆز کە سەرچاوەی زانستە، هەموو زانستەکانی بایۆلۆجی و زەوی ناسی و ئاسمان ناسی و فەلەک ناسی، ڕووەک ناسی، ئاژەڵ ناسی، کە ئەمە هەر یەکەیان کۆلێجی تایبەت بەخۆی هەیە، مرۆڤ ناسی، ئەمانە هەمووی لە یەک ئاەتی قورئانە خوای پەروەردگار ئاماژەی پێکردووە. خوا دەفەرمێ سەرنجتان نەداوە ئەڵڵا سوبحانەه وتەعالا ئەو زاتە بەدەسەڵاتەیە کە لە ئاسمانەوە ئاوی بارانی بۆ ناردوونە خوارەوە. هەمیشە لە قورئانە لەگەڵ ئاوە ئاماژە بە ئاسمان کراوە. ئەوە ئێمە لەگەڵ یا ڕاهاتوین، ئەینا ئەگە بێت و پەروەردگار ئەم هەڵمی ئاوەی بەرز نەکردایەوە، لە ئاسمانەوە باران نەباریایە، ئاو لەسەر زەویدا بە شێوەی کانی لە شوێنەکە هەڵقڵایە، نیوەی سەر زەوی غەرق دەبوو، نیوەشی ئاو نەیدەگرتەوە. بەڵام پەروەردگارە هەر ئەم ئاوەی زەوی بەرز دەکاتەوە بۆ ئاسمان، لە سوێری ئەو ئاوە سوێرەی دەریاکانەوە دەبێتە هەڵم. سوبحان الله، خوێیەکە لەگەڵ بەرز نابێتەوە، بەس هەڵمە شیرینەکە بەرز دەبێتەوە، کۆ دەبێتەوە لە ڕێگەی هەورەوە دابەشی دەکا بەسەر زەویدا. هیچ دەقەیەکیش نییە بۆ معلومی جەنابتان لەم سەر زەوێدا باران نەبارێ، هیچ لەحزەیەک نییە ئاوی ئاسمان بەسەر زەویدا نهاتە خوارەوە. بەڵام لێرە نابارێ، لە شوێنێکی تر دەبارێ. وەلەوەتی لەو ڕۆژەوە کە خوا ئەم سەر زەوێ ئارام کردووە و دابین کراوە بۆ مرۆڤ، هەتا ئێستا 1 ساڵ لترێک باران زیاد و کەمی نەکردووە، هەر وەکو یەک دەبارێ. بەڵام بە ئیرادەی پەروەردگار و حکمەتی خۆی لە هەندێک شوێن زیاتر دەبارێ، لە هەندێک شوێن کەمتر دەبارێ و تاقیکردنەوەی بەندەکانی خوایە. خوا دەفەرمێ جا سەرنج بدەن بەو ئاوەی لەو ئاسمانەوە ناردوومەتە خوارەوە، چەندین ثەمەرات کە جەمعی ثەمەرەیە، چەندین بەرووبوومتان پێشکەش دەکا ئەو خاکە، جیاوازی لە ڕەنگەکانیاندا هەیە. ئەم ئاەتە ڕێک ئاماژە بە جیاوازی ڕەنگ دەکات، تەرکیزی خستۆتە سەر لەون، سەر ڕەنگ. دەفەرمێت لە شاخەکانیش داوایە، ئەی ئینسان سەرنجی شاخ بدە، تەماشا دەکەی شاخێک هەیە ڕەشە، هەیە ڕەشێکی تۆخە، هەیە سوورە، هەیە سوورێکی کاڵە، هەیە سپیە، هەیە سپیەکی ئاردیە. ئەو هەموو ڕەنگە لە جۆری ئەو بەردی شاخەدا خوای پەروەردگار جیاوازی کردو، ڕەنگەکانیان جیاوازە. دەفەرمێت سەرنجی ئینسانیش بدە، سەرنجی دابە و جوڵندەکان، سەرنجی ئاژەڵەکانیش بدە، ئەوانیش ڕەنگیان جیاوازە کە بەناو یەکن. بەڕاستی ئەو کەسانە لە خوات ناس و حەقی خواپەرستی دەدەن کە زانان خوای پەروەردگار بەڕاستی عەزیزە، خوای پەروەردگار زۆر لێخۆش بووە لە بەندەکانی. ئێمە لە ژێتیشکی ئەم ئاەتەدا لەسەر وشەی ئەلوان دەوەستین. خوای پەروەردگار دەفەرمێ ڕووەکەکان و درەختەکان سیرکەن، بەرهەمێکتان پێدەبەخشن کە هەر بە ئاوی ئەو ئاسمانە، بە ئاوی ئەو سەرزەویە هەر لەو خاکە دێتە دەرەوە، هەر یەک جۆریشە. بۆ نمونە لە ترێدا تۆ وەری بگرە، خوا دەفەرمێ ڕەنگیان جیاوازە، هەر یەک دارە لەو خاکە لەو ئاوە دێتە دەرەوە،
کەچی ڕەنگی تریەکە جیاوازە، ڕەنگی فڵان میوە جیاوازە. ئەم ڕەنگە چەند دەورێکی هەیە. یەکەمیان بەڵگەیە لەسەر پێگەیشتنی ئینسانێک کە دەچێتە باخێکەوە بەس بە ڕەنگی میوەکە دەزانێت گەیشتووە یان نا. پێویست ناکە لێکەیتەوە بیخەیتە دەمتەوە ئەنجا بزانی تفتە و فڕێدەیەوە یان دەستی لێدەی بەس بەرسیلەیەک لەگەڵ ترێیەکە بە ڕەنگەکەی دەزانی گەیشتووە هەنجیرێک گەیشتووە یان نەگەیشتووە. دووەمیان خوای پەروەردگار ڕەنگەکانی وا لێ کردووە کە ئارەزووی خواردنت دەجوڵێنێ. زۆر جار لە گۆرانی کۆنی کوردیدا وتوانێت سێوە لا سوورەی سەردەشت، یعنی ئەوەندەی شتێ مرۆڤی بۆ چووە کابرا لە بەندی گۆرانیدا بەکاری هێناوە. هەروەها چاو لەزەتی لێ دەکا. خوای گەورە دەفەرمێ ئەم ڕەنگانم جیاواز کردووە کە تۆ سەیری کۆمەڵە میوە دەکەی لە دوکانێکی میوە فرۆشە ئەگەر هەمووی یەک ڕەنگ بووایە چاومان ئەو لەزەتەی نەدەکرد. هەر یەکەی ڕەنگێکە بۆ ئەوەی چاوی تۆ لەزەتی لێ بکە. هەروەها بە ڕەنگ تامەکەی جیا دەکرێتەوە. خوای پەروەردگار ئەڵڵا سوبحانەه وتەعالە ئەی ئینسان ئەمەی هەمووی لەبەر خاتری تۆ کردووە. بەس تۆش ئەگەر شتێکت خوار بڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ. تۆش کە خواردت بڵێ خوایە بە ناوی تۆ بیسمیللای لێ بکە و ئەلحەمدولیلای لەسەر بکە. لەناو ئەو میوانەدا پەروەردگار سەرنجمان ڕادەکێشە بۆ دەنکەتۆوێک. ئێمە ئێستا لە سەردەمی تەکنەلۆژیای نوێداین. زۆر جار دەبینین ئەڵێن قەبارەی لۆریە کتێب هەمووی لەناو میمۆریەکە کۆکراوەتەوە. هەمووی لەناو سیدیەکە ئەم هەموو زانستە کۆکراوەتەوە. جاران بە سەدان کاسێت ئەبوو تۆ دۆڵاوێکت لێپڕ کردایە ئێستا پێویستیت بەوە نیە کاسێتی تەسجیل بێنی. یەک میمۆری بچکۆلە بە 1000 سەعات وتاری لەسەر تۆمار کراوە. مرۆڤ دەڵێ بەڕاستی سەیرە لەناو ئەو شتە بچکۆلەدا ئەو هەموو معلوماتە هەیە. ئەی بۆ سەیری دەنکە تۆوێک ناکەی. تۆوی وا هەیە وەکو تۆوی هەنجیر، تۆوی خەرتەلا کە وەکو خۆڵ وردە، وەکو خۆڵ وردە، بەڵام لەناو ئەو دەنکە تۆوەدا بەم ملیۆنەها شت خەزم کراوە. بۆ نمونە هەر ئەوەی کە ئێمە لەبەر چاومانە لەناو دەنکە تۆوەکەدا خەزنی ئەوە کراوە ئەمە چ نەوعێکە، چ جۆرێکە، چ جۆرە ترێیەکە. قەت ئەم دەنکە ترێیە کاتێک کە دەیچێنیتەوە ئەگە ترێی سپی بێ ڕەش بەرهەم ناهێنێ. خەزم کراوە ئەمە جۆری ترێی سپیە، جۆری ترێی کشمیشیە لەم جۆرەیە. سەیری کە خەزنەکەی خۆی چی تێدا تۆمار کرد بێ خوا هەر ئەو بەرهەمە دەداتێ. نەوعەکە تامەکەی چەند بەرهەم دەدات. ئێستا زانستی کشت و کاڵ گەیشتۆتە ئەو ڕادەیەی ڕۆژە بەرنامەیەکم بینی ئەڵێ دەنگچە کوولەکە 78 کوولەکە دەگرێ، نە 77 دەگرێ، نە 79 دەگرێ. ڕێک عیلم تەحلیلی کردووە. فەحسی ناو دەنکە تۆوە کوولەکەکەیان کردووە پێت دەڵێ ئەم دەنکە کوولەکە ئەوەندە بەرهەمێتی. ئەو خەزنەی ڕەب العالەمین تیاداناوە غەڵەت ناکە. هەروەها تەمەنی چەند دەبێ پێت دەڵێ ئەوەندە ڕۆژە دەژی. بۆچە ئاو هەوایەک دەگونجێ، شێوەکەی چۆنە، خڕا درێژە، تەماتەیەکی سێوی لەگەڵ تەماتەیەکی کوردی گرنج گرنجە بەس بە تۆوەکەی جیاوازە. ئەم چی تێدا خەزن کرابێت تەماتی جۆرێکیکە ناداتێ، هەمان شکڵی خۆی پێشکەش دەکاتەوە. لەناو ئەو دەنکە تۆوەدا خەزن کراوە لەلایەن ڕەب العالەمینەوە بە یەک کەڕەت هەمووی پێبگاوەکو گەنم و دانەوێڵەکان یان بەبەر پێبگاوەکو بامێ و تەماتە و خەیار و گندۆرە و شووتی و ئەوانە. ئەگەر بێت و کاڵەک و شووتی و ئەوانە وەکو گەنم پێبگەیشتایە هیچ کەس سوودی لێ نەدەبینی. کابرا بێستانەکەی بە یەک ڕۆژ هەر هەمووی پێدەگەی دەبوو نیوەی فڕێدەی. مرۆڤەکانیش بەو هاوینە سوودمەند نەدەبوون، لە یەک هەفتەیە میوە لە بازاڕە دەبڕا. بەڵام ئەگەر گەنم وەکو کاڵک پێبگەیشتایە فەلاح دەبوو شتێک گوڵ بە گوڵ ئەمڕۆ ئەم گوڵە گەیشتەوە بەیانی ئەم لایە گەیشتووە تۆ ساڵ 12 مان خەریکی دروێ نەبی. بە یەک لەحزە لەو تۆوەدا خەزن کراوە ئەی گەنم کە گەیشتی هەمووت بە یەک لەحزە کامڵ ببێ. بەڵام ئەی کاڵک تۆ وا مەکە، بەرێک پێشکەشکە دواتر بەرێشکە پێشکەشکە دواتر بەرێککە پێشکەشکە بۆی ئەم ئینسانە سوودمەند بێ. خۆشەویستانم ئەوەی ئێمە لەگەڵ ئەم شتانەدا ڕاهاتوین. ئەینە بەڕاستی لە دەنکە تۆوێکە عەزەمەت و گەوری و پەروەردگارمان بۆ دەردەکەوێ. خۆش پێمان دەفەرمێ ئەم هەموو ڕەنگەم جیاواز کردووە، بەڵام چاوەکەشتم والێ کردووە توانای بینینی هەموو ڕەنگەکانی هەبێ. لە زۆربەی حەیواناتە تەنها ڕەش و سپی دەبینێ. ئێستا کاتێک کەوا گایەک دێنن پەڕۆی سووری بۆ هەڵدەتەکێنن چۆن شێت و هار دەبێ، لە ڕاستیدا ئەو گایە ڕەنگە سوورەکە نابینێ و پێی قەڵز نییە، بەڵام ئەو تەنها دوو ڕەنگ دەبینێ، یان ڕەشە یان سپیە. بۆ یەک بە ڕەنگی سپی خۆشحاڵە دەڵە ڕەنگی ئاشتیە، کە ڕەنگی ڕەشی نیشان دەدەی لە لای ئەو سوور نییە، لای ئەو ڕەشە ڕەمزی تاریکیە، ئەو گایە پێی قەڵز دەبێ. بەڵام ئینسان وا خەڵق نەکراوە. ئەگە خوای گەورە بەس چاومانی بە ڕەش و سپی دروست کردایە
ئەو هەموو ڕەنگە جوانە سوودمان لێ نەدەبینی. خوا دەفەرمێ هەموو میوەکانم ڕەنگا و ڕەنگ کردووە، چاوەکەی تۆش هەموو ڕەنگەکان دەبینێ، دەی ئەو چاوە سوپاسی پەروەردگاری لەسەر بکە. ومن الناس والدواب والأنعام خوای پەروەردگار دەفەرمێ مختلف ألوانه ئینسانەکان و دواب و ئەنعام هەرسێکیان ڕەنگیان جیاوازە. ناس ئەسڵەکەی ئەناسە، هەمزەکەی لەبەر زۆری بەکارهێنان لابراوە و تەخفیف کراوە بۆتە ناس، واتە خەڵک. خەڵک ناس لە چێوە هاتووە؟ لأنه يأنس بعضهم إلى بعض. بۆ وشەی ناس خەڵک بەکار هاتووە، یعنی ئینسان بۆیە ئینسانە زۆر جار دەوترێ دەڵێن لە نیسیانەوە هاتووە. ئەو قسەمان بیستووە ئەڵێن ئینسان لە نیسیانەوە هاتووە، واتە لە لەبیرچوونەوە شتی زوو لەبیر دەچێتەوە. ڕەنبێ ئەم قسەیە تا ڕادەیەک ڕاست بێ، بەڵام ئەسڵەکەی بەڕێزان ئەوەیە ئینسان لەوەوە هاتووە مرۆڤ ناتوانێ بەتەنیا بژی، پێویستی بە دەوروبەر هەیە. بۆیە لە کۆنا وتویان ئەگە فڵان کەس لە دەشت و سەحرایەکی بیابانە بژیا و لەگەڵ خەڵکانە بێ، ئەڵێن فڵان کەس بۆتە وەحشی دوو لە ڕووی جەنابتان. وەحشی مەبەزۆنێ دێو بێ، واتە دابڕا لە کۆمەڵگا. ئینسانی حەزاری و پێشکەوتو و قەل لە کۆمەڵگادا نابڕێ، تەریک نابێ، لەگەڵ خەڵکا دەژی. ئەوە ئینسانێکی ڕاستەقینەیە. بۆیە ئەگەر کەسێک حەزی بە تێکەڵاوی خەڵک نەکرد، حەزی بە گۆشەگیری کرد، ئەبێ فریای کەوی، ئەوە نەخۆشی دەرونی هەیە، ئەوە لە قاڵبی ئینسانی خەریکە دەچێتە دەرەوە، ئەبێ ئاگاداری بی. دابە چییە؟ الدابە ما يدب على الأرض، هەموو جوڵندەیە کە بەسەر زەویدا دەڕوە. یان زانایان دەفەرمون غەیری ئینسان و مەڕ و ماڵات هەمووی دابەیە، ئەوەی بەسەر زەویدا دەڕوە. ئەنعام ما ينتفع الناس به، هەر شتێک سوود بە مرۆڤ بگەیەنێ، مەڕ و بزن و مانگا و تەنانەت ئێستر و گوێدرێژ و ئەو شتانەی کە بۆ بار و بۆ خواردن و بۆ شیر سوودیان لێ دەبیندرێ، هەموویان ئەمانە ئەنعامن. جا خوا دەفەرمێ سەرنج بدە ئەی ئینسان، ورد بەوە ئەمانە یەک ناویان هەیە. هەر ئەم ئینسانە ناوی فڵان کەسە لە ناو یەک خێزاندا سەیری کە چەند ڕەنگیان تێدایە. ئەم هەموو مرۆڤە، ئەوە سوور پێستە، ئەوە سپی پێستە، ئەوە دەڵێ ڕەشی قیریە، ئەوە ئەسمەرە. خوا دەفەرمێ ئەوە بەدەسەڵاتی من وای لێ کراوە. هەروەها لە ناو جوڵندەکاندا بەس لە جۆری پەپولەدا 150 جۆر ڕەنگی پەپولە هەیە، بەس لە مێرودا 1300 جۆری مێرو لای ڕەنگ جیاواز هەیە، هەر ئەوەی کە عیلم دۆزیوێتەوە ئێستا تۆمار کراوە. هەروەها لە ناو ماردا چەند ڕەنگی مار هەیە و هەر ناویشی مارە. لە ناو مەڕووماڵاتیشدا خوا دەفەرمێ ڕەنگەکانیان جیاوازە، جۆری مەڕی کوردی لەگەڵ عەرەبی لەگەڵ تورکی لەگەڵ فڵانی جیاوازە، بە پێی ژینگەکەی ڕەنگەکانیشیان گۆڕاوە. ئەمانە خوای پەروەردگار دەفەرمێت جێگەی سەرنجن. جا لە جیهانی مێرووەکان و مرۆڤەکاندا خۆشەویستانم وەکچوونێکی زۆر جوان هەیە. زانایان دەفەرمون لە جیهانی مێرووەکاندا لەگەڵ جیهانی مرۆڤەکاندا ئینسانەکاندا 4 نەوع هەیە. ڕێک ئینسانی وەکو مێرووەکان وایە. یەکەمیان جۆرێک لە حەشەرات و مێروومان هەیە مؤەذیە، یعنی باردەوام ئازاردەرە، پێوەدەرە، پێتەوە دەدا و ژیانی لەدەست دەستێنێ و تووشی ئازارێکی گەورەت دەکا، وەکو مار و دوو پشک کە جوڵندەیە بەسەر زەویدا دەڕۆ پێوەدەرە. لە ناو ئینسانیشدا سوبحان الله جۆری ئەو ئازاردەرەمان هەیە، پیاوکوش، تیرۆرس، دەستبڕ کە پێتەوادا. تیرۆریست و پیاوکوژەکە دەتکوژێ، دەستبڕی ناو مەعامەلە بەنجت دەکا وەک دوو پشک پێتەوە دەدا، هەز بە خوێن ناکەی چۆن پێوەی داوی لە شوێنێکە. ئەمانە جۆرە مرۆڤێکن ڕێک وەکو دوو پشک و ماروان لە ناو جۆری مێرووەکاندان. دووەمیان ڤاڕە، پێتەوە نادا، ژەهر لە لەشت ناکە، ناتکوژێ، بەڵام ئیسراحەت لێ هەڵدەگرێ، بەڵام ناهێڵێ بەهێمنی لە ماڵەکەدا دانیشی، ناهێڵێ بخەوی. عولەما دەفەرمون وەکو چی؟ وەکو سیسرک، وەکو قالۆچە، دوو سیسرک لە ناو ژوورەکەدا بێت تا بەهی ناهێڵێ بخەوی. وەکو قالۆچەیەکی ڕەش بێتە ناو مەتبەخەکەتەوە ئافرەتێک هەراسان دەکە داماوە، خۆ پێشتەوە نادا. ئینسانی واش هەیە ناتکوژێ، بەڵام غەیبەت کرد، بوختان کرد، یەک ژنێک لە گەڕەشێکە بەجایەوە ئەو گەڕەکە دەشێوێنێ، مراقەبەی هەمووی دەکا، بە ئازاری زمانی ئازارت دەدا، وەکو سیسرکەکە وایە، ڕاستە پێتەوە نادا، بەڵام ئیسراحەت لێ هەڵدەگرێ. وەکو دەستگاکانی ڕاگەیاندنی ئەمڕۆ، عیبن نییە لە ماڵە دانیشتی بەدیا تەلەڤیزۆنێکەوە دانیشە وا لێ دەکا وەختی نووسن خەوت لێ هەراسان بێ، وڵی دنیا شەو ڕۆژێکە وێران دەبێت. ڕاستە پێوەی نەداوینەی کوشتووی، بەڵام ژیانی هەراسان کردووی، بەڵام قەناعەتی لێ هەڵگرتووی، بەڵام وا لێ دەکات دڵی دنیا کۆتایی پێهات. ئەمانە وەکو سیسرکەکە وەکو قالۆچەکەوان. سێمیان نە زەرەری هەیە پێتەوە بدا، نە سوودی شت پێدەگەیەنێ، وەکو جۆرێک لە مێرولەی دەشت. مێرولەیەک بۆ خۆی لە بناری ئەو شاخەیە لە ناو چێڵگەیەکایە چ زەرەرێکی بۆ من و بە تۆ هەیە؟
بەڵام بەخوا هیچ بەرهەمێکیش پێشکەش نەکردوین. ئەمە وەکو کاسبکارێک وایە کە کاسپێکی جوان دەکات زۆر ماندووە بەڵام یەک خێر لە دەستی هەڵناوەرێ هەر بۆ خۆی پارەکۆ دەکاتەوە بەڵام نە زەکات دەدا نە خێر دەکات نە کەسی حەقی بەسەر کەسەوە هەیە. ڕاستە زەرەدی لە هیچ کۆمەڵگایەک نەداوە بە کەسیەوە نەداوە بەڵام خێریشی بۆ کەس نیە وەکو مێرولەکانی بیابان وایە. چوارەمیان سوودمەندە وەکو هەنگ جۆرێک لە مێروەکانە باڵندەیە کە سوودی بۆ خۆی هەیە خوانێکی پاک و خاوێن بۆ خۆی کۆ دەکاتەوە کاسبە بەرهەمەکەش زیاد لە حەدی خۆی پێشکەش بە کۆمەڵگا دەکاتەوە ئەچی هەنگەکە دەبڕی و هەنگوینەکەی لێ وەردەگری. دوو کەسیش هەنگن عالم و زاناکان کاسبکاری خێرەومەند کە هەم سوودیان بۆ خۆیان هەیە هەم سوودیان بۆ کۆمەڵگا هەیە. خوا دەفەرمێ سەیر کە لە ناو جیهانی مێروەکاندا جیهانی ئینسانەکان دەبینیەوە ئەم جیاوازی ڕەنگانە ئەی ئینسان گەورەی خوات بۆ دەردەخا بەڵام چێ سوودمەندە لەمانە إنما يخشى الله من عباده العلماء بەڕاستی تەنها و تەنها ئەو کەسانەی هەست بەمە دەکەن و لێی دەکۆڵنەوە وردەبنەوە زاناکانن. إنما بۆ حەسرە ئەگە بوترە العلماء يخشون الله ئەو کاتە دەکرا غەیری علەماش داخڵی ئەم ڕستەیە بێ بەڵام إنما حەسرە یعنی تەنها و تەنها زاناکان هەست بە گەورەیی و شکۆمەندی و جوانکاری دروستکراوەکانی خوا دەکەن. وەرە لە کابرایەکی ئەندازیاری کشت و کاڵی بپرسە بۆت باز دەکات دەنگ کە تۆوێت چ عەجایباتێکی هەیە من و تۆ نایزانین. وەرە لە ئینسانێک بپرسە کاتێ باسی پێستت بۆ دەکات بۆ ڕەنگی پێست جیاوازە سەر لە کاری خوا سۆر دەمێنێ ئەو زانایە باش تێی دەگا. ئەنجا خەشیە هەندێک وتویانە خەوف العقاب کە ئەمە هەڵەیە. خەشیەت بە معنە لە خواترسان نییە. زۆر جارتان جەنابتان بیستۆ منیش بیستومە لە هەندێ مەلا ئەڵێن بەڕاستی بەس زاناکان لە خوا دەترسن. ئەگەر لە خواترسان بۆ ئەوە بێت ترسی عقابی خواتە بێ هەڵەیە. خەشیەت بەڕێزان ئەوەیە یعنی بەس زاناکان هەست بە گەورەیی و شکۆمەندی و جوانکاری دروستکراوی خوا دەکەن و لە مانایەکی فراوانی تردا ئەم زانایە کە ور دەبێتەوە لە مەخلوقەی خوا بەڕاستی گەورەی خوای بۆ دەردەکەوێت دڵی پڕ دەبێت لە خۆشەویستی خوا حەز دەکات لە ناخەوە سوپاسی خوا بکات بەبێ ئەوەی ترسی عقابی خواشی هەبێ. ئەمە خەشیەتە ئەمە خەشیەتە لە زمانی عەرەبیدا. جا عالم ئەو کەسەیە کە ئاوا خوا دەناسێ بەرهەمی علم بریتیە لە خواناسی. ئەگەر کەسێ زانستەکەی پێبوو بەڵام خوای نەناسی وەکو دارێک وایە بوونی هەیە بەڵام بەرهەم پێشکەش ناکە. بۆیە لە حەدیسی بوخاری مسلمە لە خاتو عایشە جێڕاوەتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إني لأعلمهم بالله وأشدهم له خشية من لە هەموو کەس لەو خەڵکانە زیاتر خوا ناسم و زیاتر شەرم لە خوا دەکەم و گەورەی خوا دەناسم. کەواتە ئینسان تا زانابێ ئەمجا زیاتر گەورەی خوای بۆ دەردەکەوێت ئەمجا زیاتر خشوع و ملکەتی هەیە بەرامبەر بە زاتی ڕەب العالەمین. لێرەدا بەڕێزان پرسیارێکی گرنگ هەیە. لەوانەیە جەنابەت پرسیار بکەی مامۆستا فڵان کەس دکتۆرای هەیە پرۆفیسۆرە پرۆفیسۆری یاریدەدەرە کەچی نوێژ ناکە کەچی مولحیدە کەچی بڕوای بەخوانیە هەیە دکتۆرای هەیە لە عیلمی پزیشکیدا لە طیبە جەڕاحێکی گەورەیە و مێشکی ئینسانت بۆ هەڵدەوەشێنێ کەچی سوبحان الله لێ بپرسە لە خوانیە نەعوذ بالله. خۆ ئەمە لە خەلیەیەکی ئینسانە لێ بپرسە دەڵێ خانەیەک هەر چەند کتێب لەسەر یەک خانە بنووسی تەواو نابێ یەک خانە نەک دەمارەکانی مێشک نەک معیدە نەک سیەکان نەک چاوت بەڵام باشە بۆ ئەم ئینسانە خوا ناناسی آخر سەیرە وانیا ئەو خۆ عیلمی پێیە. یەکێکی تر لە فیزیادا دکتۆرای هەیە بەس لێی بپرسە ئەڵێ عالەمێکی یەکجار عەجیبە گەردیلەیەک ئەلکترۆن و پرۆتۆن و نیوترۆن چۆن بە دەوری ناوکا دەسوڕێتەوە هەر هەموو دنیا و گەردون خوا لە یەک شتا کۆی کردوێتەوە کە ئەویش گەردیلەیەکە کە ئەم ئەلکترۆن و پرۆتۆن و نیوترۆنەی تێدایە چۆن هەمووی بە دەوری خانەیە دەسوڕێتەوە بە دەوری ناوکە کەچی سوبحان الله سەیکەی نوێژیش ناکە خواش ناناسێ. ئەی باشە ئێمە ناڵێین خواناسەکان ئەو کەسانن کە عالمن دەیخۆمە عیلمی پێیە ئەی بۆ خوا ناناسێ. لێرەدا وەڵامەکەی بۆ جەنابتان ئەوەیە ئەگەر کەسێ پرسیارێکی ئاوای لێ کردی بڵێ بەڕێزان عیلم سێ جۆرە یەکەمیان عیلم الحەقیقە دووەمیان عیلم الشەریعە سێمیان عیلم الخەلیقە یان زانایان فەرموویانە علم بالله علم بأمر الله علم بخلق الله. سێ جۆر زانست هەیە. زانستێکیان زانستی حەقیقەت و ڕاستیە کە علم باللهە ئەویش خواناسیە کە
إمام غزالي رحمة الله عليه فرمى حينما وردت كلمة العلم في القرآن فإنما تعني العلم بالله. لهر شوينك قرآن أو شيء علم هات ما بس لعلم بالله ناسيني خوايا أم علم بيد الله هرش كارك كخواي قورة ديكا برامبر بتو لم سرزويدا بريتي للرحمة عدل لطف خير. وكو خال القرآن هذا فرمي شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم. آياتي هجدر سورة آل عمران دا خواهد فرمي خوا خوش شاهدي دا ولا سر أوي هیچ شاهدی پرستنیه إلا الله نبي. يشهد پرسته باشه خوا چون شاهدی با خوی داوا خوا لڕێی دروستکراوەکانیەوە. خوا دەفەرمێ سەیری لەشی خۆت کە سەیری ئەو میوەیەکە سەیری ئەو نانەی بەردەستت کە سەر هەڵبڕە بەرەو ئەو ئاسمان و مانگ و خۆر و ئەستێرەی شەوە بڕوانە لە هەموویدا پێت دەڵێ دەبێ یەک خوایەک هەبێ. ئەگەر دوو بوونە ئەم کەون و کایناتە تێک دەچوو. ئەگەر دوو بوونە چاوی تۆ لە پشتی سەرت دەبوو چاوی ئەو لەولا دەبوو چاوی ئەمیان لەولا دەبوو چونکە هەریەکە بە نەوعێک دروستیە کرد. خوا خۆی لە ڕووی دروستکراوەکانیەوە ئەی ئینسان شاهیدی داوە تەنها ئەڵڵا شایانی پەرستنەوە دەبێ یەک خوا هەبێ. مەلایکەتەکانی خوا کە بەرز دەبنەوە بەرەو ئاسمانەکان و گەورەی و دەسەڵاتی خوا دەبینن شاهیدی ئەدەن دەڵێن یا ئەڵڵا بەڕاستی تۆ عەزیم و گەورەی. خوا دەفەرمێت زانا ڕاستەقینەکانیش زاناکانیش شاهیدی ئەدەن تەنها ئەڵڵا بێشەریکە و دروستکراوی گردونە و دادپەروەرترینی دادپەروەران ئەڵڵایە. زاناکان ئەم شاهیدی ئەدەن. سەیری جسم ئینسان دەکەن هەمووی دادپەروەریە. سەیری زەوی دەکەن هەمووی بە عەدالەت دابەشکراوە. سەیری خانەیەک دەکەن دەڵێن خوایە ئەمە هەمووی دادپەروەری یەک شتی بجوڵێنی تەوازونەکە تێک دەچێ و ئەم گردونە تێک دەچێت. بۆیە زاناکانیش زۆر بەڕێزن لای خوا. ئەو زانانەی علم بالله هەیە زانان بە خوای پەروەردگار دەزانن هەموو کارێکی خوا پڕ حکمەتە. دووەمیان ئینسان بە علمی بالله خۆی دەناسێ. ئینسان کە دێتە سەر ئەم سەویە لە کافرێک بپرسە دەڵێ وەڵی ژیانەوەی چەند ڕۆژە دەژی و دوایی دەمری و دەبێ بە خۆڵ و تاوە دەبێ. بەڵام ئێمە کە خواناسین سوپاس بخوا ئەو مشکیلەمان نییە. ئەزانین بۆ هاتووینە سەر زەوی ئەزانین دەبێت چی بکەین لەسەر زەویدا ئەزانین کە مردین چیمان لێدێ ئەزانین پاداشتمان کوێیە یان سزامان کوێیە. ئەمە لە چۆ فێر بووین لە ئەڵڵاوە لە ڕێی قورئان و پێغەمبەرەکەیەوە. بەڵام کافرێک مشکلەی زۆری هەیە. ئەوە ئیلیا ئەبوو ماڵی قەسیدەیەکی درێژی هەیە گە جەنابتان لە دیوانەکەیدا خوێن بێتانەوە لە هەموویدا دەڵێن لا ئەدری بۆ هاتم بۆ دروست بووم چیم لێدێ لا ئەدری بەو خوای بۆ خۆشم دەڵێ نازانم. ئەو شاعیرە گەورەی زمانی قەدیم هەر بە لا ئەدری وەڵڵا نازانم بەڵام ئێمە دەزانین. ئینسان ئەگەر بچێتە وڵاتێکەوە بەڕێزان تۆ سەفەر بکەی بۆ وڵاتێکی وەکو بەریتانیا وەکو ئەمریکا ئەبێ لەوێ یەکەم جار بزانی بۆچی چوویتە ئەم وڵاتە. بۆ خوێندن چووی بۆ بازرگانی چووی بۆ سەردان و نەخۆشی چووی بۆ گەشتیاری چووی بۆ دیبلۆماسی چووی. ئەبێ ئامانجەکە دیاریکراوە بێ. ئەگەر ئامانجە دیاریکراوە نەبێ و نەزانی زووتیا دەچی. چونکە کەسێ بچێ بۆ خوێندن ئەو پارەی پێیەتی بڵێ جارە با بڕۆم گەشت و سیاحەت کەم وڵاتەکە هەموو ببینم وەختی ئەزانی چی پێ نەماوە. کەسێ ئەچێ بۆ سەردانی دکتۆر و چارەسەری لەشی خۆی ئامانجی ئەوەیە زوو چاک بێتەوە ناچێ بە دوی عیلما بگەڕێ بچێ بڵێ بزانم لە فڵان زانکۆدا چی دەخوێندرێ. ئینسانیش کە هاتووەتە سەر زەوی لە ڕێی ئەم علم باللهەوە ئامانجەکەی دیاری کراوە. من بەندەیەکی خوام ئەم سەر زەوی ئاوەدان دەکەمەوە چەند ساڵێکی کەم دەژیم خواناس و چاکەکار و عەمەلی ساڵح دەکەم ئەو دنیام خۆشترە لەم دنیا و بەهەشت جێگامە. ئەم هەموو غەزەل و مەتەڵە حەل بوو بۆ تۆی مسلمان کەواتە ئەم ئیسلامە پێویستە ئەمە لە مەکتەبا بخوێندرێ. ئەمە دەرسی ئاینە کە بەداخەوە ئێستا ئەڵێن دەبێت دەرسی ئاین لا ببرێ چونکە تەلەبە دەترسێ باسی مالی حەوسەرە باسی جەهەنەمە. نەوەڵڵا من دەڵێم وەرە 10 ساڵ دەرسی مەکتەبت بۆ دەڵێمەوە ئەگەر یەک تەلەبە ترسا ئەو کاتێ مەواز لە دینەکە دێنین. نەخێت دەرسی ئاین ئەمەیە. تەلەبەیەک لە مناڵیەوە پێدەگەیاندرێت تۆ خالقێکت هەیە تۆ دروستکەرێکت هەیە تۆ خوای گەورە ستەمت لێ ناکە گەشببینت دەکا ولەت بەرز دەکا مەتەڵەکانی ناومێشکت حەل دەکا. بۆیە ئاین زۆر زەرورە بەڕێزان خوێندرێ لە مەکتەبە وانەی ئەساسی بێ وانەیەکی ئەساسی بێ مناڵەکانمان بەخوا لە سەرەتاییەوە هەتا زانکۆ سوودی لێ دەبینن. دووەم علمان علم الشەریعە علم بأمر الله. پیغمبر صلی الله علیه و سلم فرمود من یرید الله به خیرا یفقهه فی الدین. فقه یاتفهم. هر کسی خوای پروردگار خیری لەگەڵ بکات لە ئیسلام شارەزای دەکات لە دینەکەی خوا حاڵی دەکات. ئەم علم بالشریعە بأمر الله ئەوەیە تۆ دەتەوێت نوێش بکەیت
ئەگەر شەرعزانبی ئەزانی چۆن نوێژەکەت بکەیت، نوێژەکەت بەچی بەتاڵ دەبێتەوە، نوێژەکەت چۆن دادەمەزرێت، نوێژەکەت بەچی خێری زیاترە، بەچی خێری کەم دەبێتەوە. ئەمە عیلمی شەریعەتە. ئەم عیلمەش خوای گەورە هەر کەسێکی خۆش بێ بەشێک لەم عیلمەی پێدەبەخشێ. سێمیان علم الخەلیقە، علم بخەلق الله، ئەو کەسانن کەوا شارەزان بە دروستکراوەکانی خوا. عەرزم کردن کابرا دکتۆرا هەیە لە جەڕاحی مێشکە، لە ناو مێشکی ئینسانە هەمووت بۆ هەڵدەوەشێنێ، لە علمی فیزیادا، لە علمی کیمیادا، لە گرد و گەردی لەو خانەدا لە دروستکراوی خوادا زۆر زۆر شارەزایە. خوا ئەم علمەی پێبەخشیوە، بەڵام علم بالله پێ نییە، بەڵام خوا ناناسێ. بەڵام علم بشریعەتی الله پێ نییە، علم بأمر الله پێ نییە، نوێژ ناکە. کەواتە ئەو کەسەی کە تۆ دەیبینی دەڵێ بۆ فڵان کەس مامۆستای زانکۆیە و خوا ناناسێ، لەبەر ئەوەیە یەک علمی وەرگرتووە، ئەویش علم بخەلق الله. دروستکراوەکانی خوای ناسیوە، چاکیان دەناسێ، ڕاست دەکەی زۆر پسپۆڕە، بەڵام خوای گەورەی نەناسیوە. کەواتە چێ خۆشبەختە ئەو کەسەی خواناسە علم بالله هەیە، شریعەتی ئیسلام شارەزایە و دینەکەی بە پێی شریعەت جێبەجێ دەکا. سێم لە دروستکراوەکانی خوادا پسپۆڕیەکی هەیە و شەهادەیەکی بەرزی هەیە و ئەزانێت لە ڕووی عیلمیەوە خوا چەند گەورەیە. ئەو کەسانە خۆشبەختن. بۆیە دەبێ ئەم سێ عیلمە تێکەڵاو بکرێ. یەکەم کەس لە ناو میلەتاندا مەلا سەعیدی کوردی بەڕەحمەت بێ کە ناسراوە بە بەدیع الزەمان سەعیدی نەوڕەسی. یەکەم مەلایەشی کورد بۆ مەلا سەعیدی کوردی کە هاتووە بناغەی مەدرسە و مەکتەبی داناوە و توێتی لە مەکتەبە فیزیا بخوێندرێ، کیمیا بخوێندرێ، ئەحیا بخوێندرێ، بایۆلۆجی بخوێندرێ، هەموو زانستەکان بخوێندرێ، بەڵام دەبێت قورئانیشی لەگەڵا بخوێندرێ، ئەبێ علمی بەخواشی لەگەڵا بخوێندرێ، ئەبێت تەلەبەکان فێر بن، نوێژیش بکەن، ڕۆژوش بگرن، قورئانیش بخوێنن، زیکر و تەسبیحاتیش بکەن. ئێستا تورکەکان ئەوانە لەسەر ئەو مەدرسەی نەوڕەسی هاتوون بۆ خۆیان قۆستۆتەوە کە دەبێت ئێمەی کوردیش سوودمەند بین، کە بەڕاستی زۆر زەرورە تەلەبەیەک لەسەر ئەو مەنهەجە پێ بگا، وەڵڵی خۆشبەختی دنیا و قیامەت دەبێت. با مەکتەب هەموو عیلمەکانی تێدا بخوێندرێ، هەموو عیلمەکانی نوێ، بەڵام علم باللهشی تێدا بێت، لە دینی خوادای مەبڕە، بەڵام لە شەرعی خوادای مەبڕە. ئەوە بناغەکەی مەلایەشی گەورەی کورد کە مەلا سەعیدی کوردی بەدیع الزەمان سەعیدی نەوڕەسی دایناوە. ئەگەر خوا نەخواستە ئینسان هەموو علمی سەرزەوی پێ بێ، علمی بخەلق الله پێ بێ، ئەگەر خالقی نەناسی، والله هەر وەکو کاسبکارێک وایە چەند ڕۆژێ ژیان بەسەر دەبا، شەهادەیەکی گەورەی هەیە، بەڵام بۆ خۆشی فەقیرە سەری لێ شێواوە، دڵ خوایە ئەم خانە دەبڵێت لە ئەم خانەیە ئەم هەموو دروست کراوە، ئەبێت تۆ بڵێ هەر لە خۆیەوە دروست بوو بێ، تۆ بڵێ هەر ئاوا بەڕێکەوت چوو بێتە پاڵیەک، فەقیر عەقڵی قبوڵی ناکە. بۆیە ئینسان کە خوانە ناز بێ، والله فەوتاوە ئەگەر شەهادەکانیشی زۆر باڵا بێ. عەرزم کردن ئەم هەفتەیە تاقیکردنەوەکانی 12 ئامادەیی کە مەسیر و چارەنووسی خوێندکار لە وڵاتی ئێمەدا دیاری دەکا ڕاگەیەندرا. دەرچووەکان شکری خۆیان لەسەرە. ئەو کەسانی کە دەرچوون سوزدەیەکی شکر بۆ پەروەردگارتان بەرن، بڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ کە لەم قۆناغە سەختەی ژیانیشا بەسەرکەوتووی دەرچوون. ئەو کەسانی کە کەوتون سەبر بگرن، ئارام بگرن، ئارامگرتن ئارامت دەکاتەوە، هێواشت دەکاتەوە، بەرچاوی تاریکت ڕوون دەکاتەوە. چەند پەیامێکمان هەیە. یەکەمیان جانازان بڵێم پەیام بۆ خوێندکاران یان بۆ قوتابیان، خۆ بەڕێزانم حیزبانە بەداخەوە هەموو شتێکیان وڵاتیان بەش کردووە. ئەگە بڵێ قوتابی وشەیەکی جوانە، قوتابی لە کوتابیەوە هاتووە، وشەی قوتابی لە کوتابیەوە هاتووە، یعنی ئەو کەسەی دایمە کتێبێک وا بە بنەنگڵیەوەیەتی، دایمە کتێبێک بەدەستێوێتی نەک فەیسبووکێک. قوتابی ڕاستەقینە دۆستی کتێبە، کەواتە ئەو کەسەی خۆی بە قوتابی دەزانێت، یەکێتی قوتابیان ئەبێ ئاشنایەتی دروستکاتەوە لە بینی قوتابی و کتێبە. قوتابی یعنی کوتابی، یعنی ئەهلی کتێب. خوێندکاریش وشەیەکی زۆر جوانە، یعنی ئەم ئینسانە ئیش و کاری بەس خوێندنە، مێشکی لای هیچی تر نییە، خۆی بۆ خوێندن یەکلایی کردوێتەوە. بەڵام ئەم حیزبانە ئەم زەرد و سەوزانە هەموو شتێکیان وڵاتیان بەداخەوە دابەش کرد. ئێمەش سەرمان لێ شێواوە، ئەڵێ قوتابی ئەڵێ مەبەستی فڵان کەسە، ئەڵێ خوێندکار ئەڵێ مەبەستی ئەولایە. دەبێ بڵین کاکە هەردووکیان بۆ خۆشیان لەسەر ناوێک ڕێک ناکەون بەداخەوە لە وڵاتەیە. ئەگە حکومەتی کوردی ئاوا بە تەمامینی ئەعلانیکەی بەجارە پێشتر خەمی ئەوانە بخوێنێ، لێ بڵێن قوتابیان بڵێن خوێندکار، کاکە چارەسەرێکی ئەوەشمان بۆ بکەن، بە ئەهلی عیلم دانیش یەک ناویان هەڵبژێرێ. یەکەمیان مەرج نییە نمرەی بەرز مای خۆشبەختیت بێ، جەنابەت هەوڵت داوە لەشت ساغ بێ، گرنگەوەی گلەیت لە خۆت نەکردووە، تەواوی جوهدی خۆت تۆی قوتابی خوێندکار خستۆتە کار، بەڵام بە تەماوی ببی بە پزیشک. ئێستا دەرەجەکەت کاکە لە 80کاندایە، تۆ بە تەماوی 100 بێنی، 95 بێنی، کۆلێجی پزیشکی وەری نەگرتم، ناومێد مەبە بەڕێزم. گرنگ ئەوەیە حەزی تۆ لە بواری خزمەتکردنی علمی پزیشکیدایە،
دەی باشە ئەگەر نەبووی بە پزیشک لە سلکی پزیشکیدا یاریدەدەری پزیشکمان هەیە، ئەگەر نەبووی بە سەیدەلانی و دەرمانساز مەعهەدی سەیدەلانیمان هەیە، ئەگەر نەبووی بە مختبەری گەورە شەهادەکەت بە کەلێریۆز نیە لە مختبەر و فەحسا کاکە مساعیدی مختبەرمان هەیە، لە مەعهەدیشە دەتوانی بخوێنی، لە مەعهەدی تەکنیکیدا دەتوانێ مە بخوێنی. گرنگ ئەوەیە تۆ دەتوانی ئەگەر دکتۆریش نەبی بەشە توبیەکان مەعهەدی زۆرە لە مەعهەدێکا خۆت ببینەوە خزمەت کە وەکو دکتۆری خزمەت بە هاوڵاتی وڵاتەکەت بکە. دووەمیان ئەمجا هەر لەم بارەدا گرنگ ئەوەیە تۆ ئینسانێک بی حەزت بە ئەندازیاریە، ئەگوی 95 بێنم دەبم بە ئەندازیار کەچی ئێستا 75 بۆ هاتۆتەوە، ناومێد مەبە، مادام حەزت لە بیناسازیە دەتوانی بی بە مەساح بە ڕووپێ و مەساحیش بەشێکە لە ئەندازیاری با پلەکە و دژادەکەشی کەمتر بێ، مهمەیە تۆ لە بواری بیناسازیدا کار دەکەی، ناومێد مەبە. ویستوتە دکتۆری جەستەی خەڵک بی، ئێستا لە ئەدەبیدا ناتوانانی بەشە عیلمیەکان بخوێنی، دەی دکتۆری دەرونی ئینسان بە، وەرە لە زانستی دەروونناسی و کۆمەڵناسیدا عیلم بەدەست بێنە، وەڵی چەندە جەستە نەخۆش دەبێت، دەرونیش ئەوەندە نەخۆش دەبێت، کاکە تۆ کۆمەڵناسێکی باش بە، تۆ دەروونناسێکی باش بە، لەم بوارەدا خزمەتکە، ئەوش هەر دکتۆریە، فەرقی چییە؟ حەزت بە قانون بوو لە ئەدەبیدا وتت ئەم ساڵ لە کولێ قانون وەردەگیرێم دەبمە محامیەک و یاساناسێک و حاکمێک لە دوا ڕۆژە، کەچی بەداخەوە ئێستا 60 تێناوە لە کولێ قانون وەرناگیرێ، دەی بەڕێزم مادام تۆ حەزت لە یاسایە قەیچێکە نەوەی بە حاکم وەرە بە پۆلیس چۆ کۆلێجی پۆلیس ببە بە ئاسایشێکی سەرکەوتو حاکم ئەمرەکە دەردەکات تۆ یاساکە جێبەجێکە، فەرقی چیە؟ هەر بواری یاسایە. ئەگە حاکمنی ئەتوانی مدیری شوڕتەیەک بی کە ئەو ئەمری قانونی دەردەکات تۆ قانون جێبەجێ دەکەی، براکەم فەرقیان چییە؟ قەت ناومێد مەبە، دەرەجەکەت کەمترە لەوەی خۆت داوات کردووە بەش هەیە تێدا بخوێنی و ئەخولیا و ئاواتەکانت بێنێت چێ. حەزت لەوە لە کولەی شەریعە وەرگیرێ و جبە و مێزەرێک لەبەرکەوی بە مەلایەک و خەتیبێک وەک من وتار بدەی لەسەر ئینە، ئەوە ئاواتی کەسانێکە سەی دەکەی لەو بەشە وەرنەژیراوی. بەڵام بەڕێزان ئەم زانستی شەریعەتی ئیسلامیە شەر نییە خەریجی کولەی شەریعە بی. ئێمە ئەم وتارە پێشکەش دەکەین خوا بە گەورەی خۆی لەمان قبوڵ کە مەبەستمان تەنها ڕەزامەندی ئەڵڵایە، سوپاس بۆ خوا ئەو کەسەی لە ڕێی ئەم پێیجەوە پەخشی دەکا، ئەو کارگوزاری مزگەوتەکەی بەیانی بۆ کردوینەوە بۆی خاوێن کردوینەوە، وەڵڵی هەر هیچی لە من کەمتر نییە بەڵکو لەوانەیە ئەو باشتر پەخشی بابەتەکە بکە. من بۆ 2,000 کەس قسە دەکەم، ئەو 100,000 کەس دەیبێ دەنگە و ڕەنگەکە دەبینێ، کەواتە تۆ دەتوانی بەڕێزان ئەو کەسێ مزگەوتی دروست کردووە یەک کەلیمە خوێندەواری نەبێ، زۆر لە ئێمە لەوانەیە ئەجری لای خوا زیاتر بێ، چونکە بینای مزگەوتەکەی کردووە. دەی دەوڵەمەندێکی نەتوانی لە بواری زانستی شەریعەدا بخوێنی بە ماڵەکە خزمەتی ئیسلامەکە بکە، ئاواتەکەت هەر دێتە جێ. دەرگاکان زۆرن، مێشکی خۆت دامەخە و دنیا لێ نەیەتەوە یەک، وەڵام من ئەم دەرەجەی ویستم نەهاتووە، ئێتر تەوا دەبێەوە لە ژیان مەویست بووم واز لە خوێندن بێنم. ئەو خولیایە هەتە لەو بوارەدا هەر جێبەجێ دەبێت. گرنگ ئەوەیە تۆ کەسێکی پاک کارکەر دڵسۆز بی، ئەم سێمەرجە تێدا بێت دڵنیا بە قەت فەشەل لە ژیانە نەهێناوە. خاڵی دووەم مەرج نییە ئەگەر دەرەجەکەت بەرز بوو لەبەر قسەی خەڵک هەر طب و هەندەسە بێ. ئێستا مناڵی ڕەوزە لێ بپرسە، ئەگەر ئامارێک بکەی لە لێکۆڵێرەوەکان بپرسە، لە مناڵی سەرەتایی لە مناڵی باخچەی ساوایان بپرسە حەزەکەی بچی؟ وەڵا حەزەکەم ببم بە دکتۆر. حەزەکەی بچی؟ وەڵا حەزەکەم ببم بە مهندس. ئێستا مهندسیش باوی نەما، ئێستا دکتۆریە. بۆ؟ چونکە پارەی زۆرە. وەڵڵی ئەوە فکرەیەکی بەڕێزان زۆر هەڵەیە. ڕاستە دکتۆری زۆر باشە، ئەندازیاری زۆر باشە، بەڵام حەزی خۆت لە چییە؟ ئێمە چەند بەڕێزمان هەیە لەم وڵاتەدا بە شەخسی دایان ناسم و لەم شاری هەولێرە و لە سلێمانیەدان، وەڵڵی سوپاس بۆ خۆی 100یان هێناوە لە کاتی خۆیان، 100 ڕێکیان هێناوە. ئێستا مامۆستای ئامادەین، لە کۆلێجی پزیشکی وەرگیراون بوونە مامۆستای فیزیا، بوونە مامۆستای کیمیا. حەزەکان لە مامۆستایەتی بۆ نەچوونە کۆلێجی پزیشکی، چونکە بچوونە یا سەرکەوتو نەدەبوون. کابرایەک هەیە بەرنات هالدین لە کتێبەکەی خۆیدا دەڵێ کابرایەک هات بۆ لام زانستێکی دەروونناسی خوێندە و پسپۆڕی دەرونیە. ئەڵێ وتی تەمەنم 43 ساڵە، 15 ساڵە کۆلێجی یاسام تەواو کردو، مافناسم، یەک زەڕە حەزم لەم پیشەی خۆم نییە، محامات دەکەم، حەز ناکەم سەرکەوتوم، هەموو مادەکان و دەرەجەکانیشم باش بووە. ئەڵێ پێم وت کاتی خۆی تۆ لە مناڵیەوە خولیات بەچی بوو، دەستت بەچی ڕاهات بوو، بە چ کارێک دڵخۆش بووی، لە چ وەختێکا فەرەحی بە دڵتا هات؟ ئەڵێ جارێکی باوکم ڕاوچی بوو، تاپڕەکەی تێکچوو بۆم چاکردەوە. جارێکیان دایکم مەشینەی خەیاتیەکەی تێکچوو و ئیشی نەدەکرد، هەڵم وەشاند و بەستمەوە چاکم کردەوە. جارێکیان کارەبای ماڵەکەمان شۆرتی تێدا بوو، کردمەوە و بۆردەکەم چاکرد و کارەباکەم خستەوەیش. ئەڵێ پێم وت کاکە دەبێت تۆ بوو ئەندازیاری میکانیک بوویایە، نەک قۆقی و مافناس. ئێستاش بە قسەم کات درەنگ نییە بڕۆ بخوێنەوە. ئەڵێ وتی چۆن دەبێت؟ وتم دەکرێت. لە تەمەنی 43 ساڵیدا چۆ ئەندازیاری میکانیک
لە 50 ساڵیدا یەکێک بوو لە باشترین ئەندازیارەکانی میکانیک لە بەریتانیادا وتی ئەمجا دڵی ئیسلاحەتی کرد بزانە خۆل لە مناڵی و حەزت بە چییە سەیری نمرەکەت مەکە ئەم نمرەیە مادام بەرزە دەبێ هەر لە فڵان شوێنە بم بزانە خۆت حەزت بە چ بابەتێکە لەوەدا فۆرمەکەت پڕکەوە و هەوڵ بۆ ئەوە بدە سێمیان ئەگە ئیکمالی و دەرنەچووی قوتابی و خوێندکاری بەڕێز یان دەرست هێشتۆتەوە ناومێد مەبە ئاوڕ بۆ دواوە مەبەوە خەفەتبار مەبە مەڕوخێ لە قسەی خەڵک مەترسێ بەس گرنگ ئەوەیە واز نەهێنی هیچ کەوتنێک فەشەل هێنان نییە ئەم ساڵ دەرنەچووی ساڵێککە بە ئومێدی خوا زۆر دەرەجەی باش دێنی دوو دەرست هێشتۆتەوە خەفەتی پێمەخۆ ئەوە خولێکت لە بەردەمایە مەسافەیەکت لە بەردەمای ئیشەڵا لە دەوری دووەما دەرەجەی باش دێنی ئێمە گرفتاری ئەوەین دایمە ئاوڕ بۆ ڕابردوو دەدەینەوە زانایان دەفەرمون خۆشەویستانم ئاسک لە سەعاتێکە 90 کیلۆمەتر ڕادەکە شێر لە سەعاتێکە 58 کیلۆمەتر ڕادەکە بزانە 58 لەکوێیە و 90 لەکوێیە سارێک لە 6 بڕوە لە 58 بڕوە سارێک لە 90 بڕوە ئەم دوانە بە یەک ناگەن کەچی هەمیشە کە شێر دوای ئاسک دەکەوێت ڕاوی دەکا ئاخر سەیرە ئەو لە 90 تا دەڕوە ئەم لە 58 تا دەڕوە کەچی دایمە شێر ئاسک دەخوا هەر بە شوێنیکەوە دەگرتوێتی بۆ علەما دەفەرمون چونکە ئاسک لە خۆی دەترسێ دایمە کە دەڵێ هێزی شێر زۆر بە قووەتە هەمیشە ئاوڕی بەرەو دواوەیە هەر تۆزە ڕادەکە و ئاوڕێک بۆ دواوە دەداتەوە لە هەموو ئاوردانەوەیەکە ساربوونەوەیش پێوە دەبێت ئاخری شێرەکە دەیگرێت بۆیە ئاوردانەوە بۆ ڕابردوو زۆر مەترسیدارە دەرنەچووی تۆ هەمیشە بیرلای ئەو دەرنەچوو نەدبێ ئەم ساڵ دەرنەچووم دڵت دنیا کاول بوو ئەمە لا واز لێ بێنە یەک لاپەڕی سپی هەڵدەوە سەل لە نوێ دەست پێ بکەوە گرنگ ئەوەیە تۆ واز نەهێنی دڵنیا بە سەرکەوتوو دەبی قەیچێکە با ساڵێک لە شوێنەکە دوا بکەوی چەند جار ترسی سەر نەکەوتن ئێمەی کوردی کردوتە نێچیری ئەم واقعی ئێستامان چەند جار ئاوڕمان لە ڕابردوو داوەتەوە بۆتە هۆی ڕاوکردنی ئایندەمان و بێهیوای کردوین چوارەممان پەیام و قسەی کۆتاییمان بۆ دایک و باوشی خوێندکارەکان کە منداڵەکەت جگەر گۆشەکەت کوڕەکەت کچەکەت لە هەر قۆناغیش خوێندنابێ هاتەوە دەرنەچوو بوو سەر کۆنەی مەکە پێی مەڵێ تۆ نابی بە هیچ پێی مەڵێ شکست خواردوو پێی مەڵێ بەدبەخت پێی مەڵێ تازە تەواو کوڕی فڵان کەس چۆن بوو کچی فڵان کەسیش هەر وەک تۆ بوو ئەو بوو بەشت و تۆ هیچنی ئەم قسانە بەگوێی منداڵەکانتان دامەدەن لە زروفێکەی نوریان نەبی خوانە خواستە لە یەک قسەی ئاڕەم کچەکەت خۆی تووشی کارەساتێک بکە بە یەک قسەی دایک و باوک بیشکێنی لەوانەیە کوڕەکە تووشی کارەساتی بۆ ماڵەکە بەجێ بێڵێن خەڵکانێکی تیرۆریزم بیفڕێنن ئاگادار بە دەستی ڕەحمی بەسەرا بێنە هیچ کەس بەدبەخت نییە هیچ کەس شکست خواردوو نییە بەڕێزان شەر نییە هەر دکتۆر مهندیسەکان بەختەوەر بن وەڵڵی چەندین دکتۆر مهندیس هەیە قەسەم بەخوا خۆزگە بە ژیانی کرێکارێک دەخوازێ وامەزانەکە کوڕەکەت دکتۆر و مهندیس نەبێ و کچەکەت طب و هەندەسەی نەهێنابێ و قانونی نەهێنابێ بەدبەختە نەخێر خۆشبەختی بەوە نییە خواگە هێنابێتی بیخەسەر چاوت خزمەتی بکە دڵسۆزیت بنوێنە دەستی بە پشتا بێنە دەست بە سەریا بێنە ماچیکە ئەگەر نەیهێنابێ فڕی دەی بیشکێنی بەدبەخت و شکست خواردووی پێ بڵێ نەخێر پێی بڵێ لەوانەیە تۆ ئەگەر لە بیرکاریە باشنی هونەرمەندێکی باش بیت جا هونەرمەند چ پێویستی بە دەرسی بیرکاری هەیە لەوانەیە ئەگەر لە مێژوودا باشنی و مێشکرد مێژوو وەرناگرێ ئاخری بەڵەندەرێکی باشت لێ دەرچێ لەوانەیە ئەگەر لە کیمیادا مێشکرد وەرناگرێ و دەرناچی لەوە چێت دانەر و نووسەرێکی بەناوبانگ بی ئەگەر لە فیزیادا هیچ تێناگەی لەوە چێ وەرزشەوانێکی باش بی خۆ کابرای وەرزشەوان ئەوەندەی کەوا بواری وەرزشەکەی بەلاوە گرنگە فیزیا چێ بەلایەوە لەبەر ئەوە هیچ بەشێک نییە منداڵەکەی تۆ نەتوانێت تیا ببێتە ئینسانێکی چالاک و بەسوود بۆ کۆمەلگا مەیشکێنە دەستی بەسەرا بێنە ئومێدی پێ ببەخشەوە پشتیوانی بە هانیدا دوای هەموو کەوتنێک بە ئومێدی خوا سەرکەوتنێکیکە هەیە هەموو شکستێک دەرسێکە و عەقڵێکی نوێی لێ وەردەگری ئومێدەوارم کە ئینشاءڵڵا خوێندکاران و قوتابیانی خۆشەویستمان ئەم ئەوانەی دەرچوون پیرۆزیان بێ ئەوانەی دەرنەچوون ناومێد مەبن لە ڕەحمەی خوا هەوڵ و هیمەتی خۆتان بخەنەکار لە خولی داهاتوودا لە خولی دووەمە یان ساڵی داهاتووەی کە یەکجاری وازی هێناوە بە ئیزنی خوای گەورە هەڵدەستنەوە داوا دەکەم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوایە عیلم باللهمان پێ ببەخشی خوایە تۆ ناز بین خوایە شەریعەتەکەت بناسین خوایە لە دروستکراوەکانی خوادا شارەزا بین و زیاتر گەورەی تۆمان بۆ دەرکەوێ یا ڕەبی خوای ئەوانەی نەخۆشن شیفایان بدەیت خوای ئەوانەی نەخۆشن شیفایان بدەیت ئەوانەی دڵ بە خەمن خوایە دڵخۆشیان کەی ئەوانەی دڵیان توندە خوایە دەرگای فەرەحی خۆتیان لێ بکەیتەوە ئەوانەی دەستکورتن دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیتەوە یا ڕەبی خوایە خوێندکار و قوتابیەکانمان بە ئاواتی خۆیان بگەیەنی
وڵاتمان پڕکەی لە علم و حلم خوایە وڵاتی کوردستان پڕکەی لە علم و لە حلم لەسەرخۆ هێمنمانکەی لەناو خۆماندا تەبامانکەی ئاشتی بکەوێتە نێوان لایەنەکانەوە قسەی خێر سەرکەوێ قسەی شەڕ لە ناوماندا بارکە عاقبەتمان خێرکەی کوردستانمان پارێزراوکەی خوای عاقبەتی ئەم کوردستانە خێرکەی خوای چی خێر ئەوە بێنی ڕێگامان چی شەڕە بۆ ئەم میلەتی کوردە و ئەم میلەتە مەزلومە خوای بە گەورەی خۆل لێمان لادەی هانامان بۆ تۆ هێناوە خوایە پەنامان بدەی خوا لە هەموو شەڕ و ئافاتێک بمان پارێزی هەر کەسێک پارێزگاری لەم کوردستانە دەکات لە پێشمەرگە و ئاسایش و پۆلیس لە هێزەکانی ناوخۆ لە ئەو کەسانی کەوا علم و زانست بڵاو دەکەنەوە خوایە تۆش بیان پارێزی خوا ڕەحم بەدڵی ماڵ و منداڵیان بکەی خوا ڕەحم بەدڵی دایک و باوکیان بکەی ڕۆڵەی مسلمانانی کورد لە هەر شوێنێکی ئەم دنیایان خوا بیان پارێزی لاشە و عەقیدە و بیر و باوەڕیان پارێزی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.